ئەمە لە 2000ەوە دەستمان بەو ئیشە کرد بدایەتی لە ئێران دەماهینا کە لە ئێرانیش دەهات خەسارەمان هەبوو خەسارە چ بوو لەبەوەی تو ڕازێت نەبوو دەبارە کە لە ئێران لە ئەسفەهان دێ یان لە تاران دێ لە عدودی ئاجۆمەرانە هەر مەرزەکان بە دەبایە بە تاریکەی بێخۆ سەبارەیەکی سیارەی عێراقی ئەگەر 500 متر بهینابە لەوانەیە 50 متر 6 متر لەو بینە و بەردەی دەشکا لەبەر لیفتراکەوە چکە بەردەکە بەخۆی بە چەمەتۆ شتی دروست دەکرێت لەوانە کاتی کە دەمانە زۆر تەواو خۆی تون نەکردیە دەبوو بەس ئەمەش بەرنامەمان فکرمان کردەوە چ بکەین باشە چون ئەشیاکانمان لەبێ هێنا هەندێکمان لە تورکیا هێنا هەندێکمان لە ئێران هێنا ئێستا نیوەی قالبەکانمان 130 ئێرانیە 170 تورکیا ساوجی هەزانە هیتمان تقریبا تورکینە لە ئێران و تورکیا هینایتمان زیاترمان 170یەکەی تورکیا ئێستا بە خۆمان تازەکەی دروست دەکەین ئەو تازەی کە بە خۆمان دروست دەکەین توالێتی زۆر زۆر لە یوان باشتر لەو چکە لە دەستە خۆمانە چەندی مەواد تێ بکەین چەندی کەم تێ بکەین یعنی ئێستاش بەردەوامین شتی تازەتر دانین ئێستا من ئەو سەفەرە هەفتەی لە تورکیاتیمەوە بەرنامەم هەیە هەندێک قالبی تازەتر هەیە بینم و ئیش پێ بکەین ئەمە یەکەم جار دەست بە ئینتاجە و بەردانە دەکەین جار یەکەم عارەبانە کچەگەر عارەبانە قۆم لەگەر چەند چیلۆ ڕەنگێک پێکەری دەکەین لە خەفتەکەی بە جێرەی ئەو پێویستانەی کە مشتریەکان داوای ڕەنگەکەی دەکەن ئەوجە چ زەردی چ سۆربی چ سپی بیتن پێکەری دەکەین لێرە لە غەباتەی دەکەین غەباتەکە کە لێچی دەداتن تەواو تەواو کە خۆی لێکەداتن لەگەر تەمەتۆی خۆی بە قیاسی خۆی دێدن نێوەندە لە حوزەکەی خۆی دەکەین حوزەکمان لە پێشی دانایە لە حوزەکەی دادەنین ئەوجە بە قیاسی خۆی لە قالبەکان دەکەین چارێکە کە تا 20 دقەی قەباتەکە دەسوڕێت چارێکە کە تا 20 دقەی دەسوڕێتن کە تەواو خۆی لێکدا خۆی حەل کرد غەفتەکە و سموکە یەکدی جوان حەل کرد حەوزە دوایە لەو دوی حەوزە چیمان هەیە حەوزی ئەوەی چەمەتۆی لە حەوزەکەی دەکەین دەکەین حەوزە دوایە دێتە سەر قالبی هەزازی قۆناغی مەوادەکەمان کە تێکەر کرد تەواو بوو هینامانە ئەو دیوەی لەو دیوەی ئەو قالبانە پلاستیکە دەبێت چەوریکەین ڕوونەکەی لێ دەدەین دەینە ئێرانە لێرە بە هەزە دەڕواتن سەبر دەڕوات دەستە قۆناغی سەفتکردن دوو ڕۆژ دەمێنێتەوە پاشی دوو ڕۆژەکەی لێنتازی لە قالبی دێتە دەرێ هەر بە مەچینەی قالبەکان دەردەینەوە قالبمان تقریبا 25 زۆر قالب هەیە 25 زۆر قالبمان هەیە هەمووی هەدیقەی هەمووی ڕەسیتی هەمووی ئەرزی
هەم جوانکاریەکانی حەدیقەی نەخشەکان بە هەموو جۆرەکانیەوە چەند جۆری هەدیقەی نەخشەکان هەیە تقریبان هەتا ئێستاکە تقریبان 6 حەدیقەمان هەیە جۆرەکانی هەدیقەی ئەرزیش هەموو نەوعەکانمان هەیە 3 سانتیم 3 تا 6 سانتیمی عرفتیمان هەیە هەم بەو قالبێت هەموو جۆرەکانمان هەیە تا 25 قالبمان هەیە ئەو قالبانە زیاتر لە تورکیای ڕادێ قالبی پلاستیک زیاتر لە تورکیای لۆمان دێتن وەجبەتیش 120 تەکسیەتیش لە ئێران ڕادێتن چونکە هەندێک شتێ لە تورکیای نیە لە ئێران ڕادێنێت. ئەو کارگانەمان کە هینای تێرانە کری نەقرەکەمان لە کۆر بوویتەوە ئێستا نەقر ئێستا کە داهاتە وێندەر هەر بارێک تقریبان 2000 دلار مەصرفیتی لە دوی ئێران هەتا ئێرانە بە کرێبار و بە گومرگ 2000 دلار مەصرفیتی بەس ئێستا ما ئەو کرێمان لە کۆر بوویتەوە گومرگ و کرێ ئەوە ئەو موادەکان تقریبان 160 موادی خۆمانە چەمەندۆی خۆمانە قومی خۆمانە زیغی خۆمانە باقیکە چ دەمێنێتەوە ئەو قالبانە کە هیناتمە ئەو قالبانە زۆر 2 ساڵیش پێ دەکەین وەنێ برێ یەک جار دەینی بە یەک جارە 2 ساڵیش پێ دەکەین موادەکانە زیاتر ئی خۆمانە ئێستامە کە دەینین موادەکەشمان کە لە ئێران لۆدەیان لە تورکیای کە لۆدەی لەوانەیە هەر مترێکی ئێستا بینم 5 دلار مەصرفی دێستە سەرێ بە گومرگ و بەکری نەقلەوە بەس ئێستام ئەو نەقلە ترکمان کردیە لە ئەوەی لە با ئێستا برێن بە 15 دلاری بدەین ئێستا بە 10 دلاری دێن یان بە 10,000 دێن هەیتمان بە 7,000ش. پاش ئەوەی کە لە قالبمان کرد دستانان تەغاتم دنیا ساردە ڕوتوبەت هەیە 3 ڕۆژ تا 4 ڕۆژی دەمێنێتەوە ناو قالبی پاش 3 ڕۆژ 4 ڕۆژەکە زەردەری دەکەین بەس بە هاوینان زووتر ڕێک دەبێتن لەوانەیە بە ڕۆژێکی دەریکەین لەوانەیە بە 4 ساعت 5 ساعت دەریکەین لە قالبی ئەوە پاش ئەوەی کە لە قالبمان کرد ئەو قالبە لاستیقانە بەدەست دەری دەکەین پێویست ناکاتن هەزەی مەچینەی ناوێ بەس قالبە پلاستیکان چکە ڕقا باغەیە بە جیازی دەری دەکەین هەزەمان هەیە بە هەزەی دێدینە سا هەزەی لە هەسا هەزەی دێنینە خدەری بەس لاستیقەکان ئەوەی ناوێ ڕەبەلە چۆنی ڕاچشین وا دێتە دەرێت.
ئێستا من لە کارگەکەی خۆمان تقریبا تا 20 جۆر نەخشمان هەیە بەنسبەت ئەو بەردانەی بەنسبەتی هەدیقەی 5 تا 6 بەردی هەدیقەمان هەیە قەوسەک ئەوانەی کە بۆ جوانکاری هەدیقەی دەبیتن بۆ ئەرزەکەی ئەوش تقریبا نێژی 12ەوەمان هەیە هەر جۆرەی بازار بیەوەی هەمانە ئێستا قالبمان هەیە لەوانەیە سارێک دەبی دەستمان لێنندایە لۆ لەبەر بازار دەست ئیشی پێ نییە تقریبا بە مجموعی 20 نەوع قالبمان هەیە نەخشەکانی قالب مانگانە تقریبا 3000 تا 4000 متر ئینتاجمان هەبوو پێشی شەڕیە و داعش بەس ئێستا کە ئینتاجمان کەم کردۆلە و سەرفیاتمان زۆر کەمە ئێستا لەوانەیە مانگانە 1000 متر 1500 متر ئینتاجمان هەبێتن بەس پێشی وەزعی داعش ئینتاجمان زیاتر بوو یعنی زۆر تا دەگەیشتە 4000 زارۆ شەویش احتمالە ئیزافەمان پێ دەکرد ئیشمان دەکرد بەزستان کەممان کردەوە لەبەر زروفی دارایی وەزعی کوردستان ئەمە پێشە وەزعی دەمافرۆش بۆ جنوبیش دەمافرۆش بۆ تکریت بۆ بەغدا بۆ بەسڕای بۆ زۆر ئەوانە کە پار و پێرار پێشە وەزعی داعش ئەومان هەبوو لۆ تکریت دەماندا تکریت ئێستاش ئینتاجمان تقریبا تەواو نەبووە لەگەر تکریت لەوە هەم حسابیشمان لەگەریان ماوە هەمەکەمان زۆر لۆ تکریت دەچوو محافەزەی تکریت لە وێندرمان زۆر ناردووە بەس ئەو ساڵ لەگەر وەزعی ئەو ئابووری عێراق و شەڕی داعش بەرهەمەکانی جنوب ڕاوەستاوە ڕنگانێک کەمە لە قالبی دەکەین بە زەمانە یعنی ڕەنجی ناگۆڕێ زۆر بە دەگمەن ڕەنجی دەگۆڕێتن ڕنگکانمان زیاتر ئەڵمانیا لێرە لە بازار دەکردن بە ئەڵمانی دەکردن بە حقیقەتیش دیارە ئەڵمانیا لەبەرەوەی پێش چینیمان لۆدا چینەکە بە ئوموری زەمن کە ڕۆژ لێ دەدا ڕنگکان دەگۆڕا خاو دەبووە بەس ئەوانە بە ئوموری زەمن هەروچی خۆی دەمێنێتەوە زۆر بە زەحمەتکەمە ناو ماوەدی دەکەین سەرەکەی نییە سا هەندە بەرتەیە بەس سانتیمەک ڕەنجی دەکەی ئیمە کامل خەفتەکەی ماوەدەکەی ڕنگ دەکەین ئەوجە چ زەرد بێ چ سۆرت بێ هەر جۆرەی مشتری داوای بکە هەموو جۆرەکانمان ڕەنگەیە لە ڕەشی دەرەی لە شینی دەرەی لەسەر تەلەبەی مواسفاتی ئەو مشتری کە داوای لە ڕەنگەکان هەرە بژێریت یەک چەمە تۆ 4 متر 4 متر نی دەرەچیتن 4 متر نیویش توالێتی ئستەندەر دەداتێ ئێستەندەر چۆنە یعنی مزاحەوە نابێ مکەسەر نابێ ناشتێک کەسەر نابێ ئەوە زۆر چاترە بەس ئەو مادێک کە لە ئێران دێنیان لە تووچای دێنی هەر مترێکیش وچ پێم گوت تقریبا 5 دلار مەصرفی دێتە سەرێ یعنی بارەگە ئێستا لەو دوورنا لە دیاربەکر بێتن 1000 دلار بەس کڕی نەقڵەکەیە 1500 دلار ئێستاکە کڕی گومرگەکەیە ئەوە دێتە سەر 300 متر ئەو بارش کە دێتن لە 350 متر 400 متر زیاتر هەر ناگریتن لەوانەیە ئەو بەردەیمە بڕە قورسە 300 متریش هەر نەگریت هەر 250 200 متر هەر دەگریت وەزنی هەیە ئێستامان بەردیت کەمان لۆ دێتن 2 سانتیمی 2 سانتیمەکە 500 مترمان لۆ دێت بە جۆرەی مەرمەڕ 500 متری بارەکاتن 3 سانتیمەکە 350 متر 330 مترمان بەردۆ دێ چکە بۆ وەزنە چکە یەک بەر 3 سانتیمی ئێستا بەنسبەت بریندانەی مەرمەر 1 متر مربع 70 کیلو 75 کیلو وەزنیتی بەس مەرمەر 2 سانتیمەکە هەتا 55 کیلو وەزنیتی قورسایی 1 متر مربعی ئەو بە جۆرەوە کە چکەوە دێتەوە سەر نەخڕەکەی کە دێتە سەری کرێیەکە زیاد دەکات سعرەکەی ئێمە لە تورکیای دێنین ئەوەی ئەمە بە 7000 دەین دەبی ئەوی بە 15000 دەین لۆ 5 دلار دێتە سەری ئەمە لە کنە خۆمان تقریبا 5 کرێکارمان هەیە کرێکارەکانمان تقریبا هەر ناو خۆمانە کرێکاری خۆمانایی شوانپتەکانان دەچان برازا و کوڕی خۆمانن لە گەرمانیش دەکەن بەیانیان سعات 7 دیش دەکەین هەتا نیوەڕۆیەکەی دەست بەرەگرین هەتا سعات تقریبا 1 و 2 پاشی 2 دەست پێ دەکەینەوە ئەجە چەندی بمانێ لەسەر
مواصفاتی مشتریەکانمان منتاجەکانمان ناواقسی معاملی چمان کەمە چمان زیادە لەسەر ئەوەی دەڕۆین. زارۆ کابرا قاندرمەشی لە قاندرمەکە لەسەر قیاسی و مەرمەڕەکان دێنێمە لۆی دەبرینەوە لەسەر قیاسی وەستایەکەی کە قیاسمان دەداتێ یان داماننا مەخسەلی هەیە مەخسەلی دەشوشتن یان مەدبەغی هەیە مەرمەڕەکەی لە باتێ و سنایەکەی لێدا هەیە دێتن بە مەرمەڕدەیکە ئەوە هەمانە یان لۆ حەمامات مەرمەڕمان هەیە لۆ حەمامات ئەوە دەبێتن یان لۆ واجیای خانی ئەو شتانەمان هەمووی هەیە بۆ ئێمە ئێستا بەردی زۆر چاترمان هەیە ئێستا بەنسبەت بەردەکمان هەیە لە برێم گۆڕە شێرمان هەیە هەر ئەو تەلەبەر مەسیفی بەردەکی زەرد و جوانمان هەیە ئەو بەردەبێت و ئەگەر وەک ئێران و وەک تووشیا دەری بینین بە کوتلە بە جیازی چاک دەری بینین بینی لێرە لە دەستگایەکان بیبڕیەوە زۆر لەوانە چاترە ئێستا من مەترێک بەرد لەوانەیە 15 دلاری پێدەین زاروی 20 دلاری پێدەین ئێستا بەردم لە هاتێ من 65 دلارم پێدایە ئێوە بەردی خۆمان زۆر لەوەی جوان ئێستا بەردە چڕەشمان هەیە سپیمان هەیە لە سلێمانی ئەو بەردانە زۆر جوان بەس لێرە بەڕاستی کەسێک نییە هاوکاری بکە نازانم لە ژیان هاوکاری بکاتە لەوە شتەی کە دەریکە جیازی دەوێت بەڕاستی ئەو ئیمکانێتی دەوێت ئینسانیش ئەوڕۆ هەر تااقەتەکی هەیە بای خۆی ئیشکە ئێستا من لە تااقەتی خۆم ئەوم هەم لە سەعسابی خۆم کردیا ئەو مەسرفە ئێستا من هەتا 30,000 قالبم هەیە ئەگە قالبی بە 3 دلارم کڕی بیتن ئەو حسابی خۆت بکە بەنسبەت ئیشی مەرمەڕەکەم هەروە یەک جیاز بە یەک دەفتەرم کڕیە یان یەک ڕافعە بە یەک دەفتەری دەکرێت ئەو هەم لەسەر ئیمکانێتی خۆتە
بەڕاستی دەیەوێتن بەس ئێستامەگە بێت و شتێکی وا هەبی زۆر لەوەی چاترە و بینی ئەمە لە ئێران ئەو پارەیمە کە دەڕوا چەند دەڕواتن ئەمە بەردەچی بە برم بە 20 دلار دەین 80 دلارمان پێدایە یعنی $80 دەڕوا بۆ دەوڵەوە 2 دلار دەگەڕێتەوە لۆمە ئەوەش هەلۆمە زەرەرە بەس بێت ئەگەر شتێک هەبیتن ئستا منێک بخۆم حکومەتە پشتگیرم کە بەخۆی باشترین معمەلی دادنم چیان دەستگا چاکە دەینم پاشم پێی نییە بەڕاستی من لە خۆم ڕادەبینم بە ویشی پێ بکەم و نەجاعەتیش بینیتن بەس بەڕاستی ئەو جیازێ من دەرم لەوانەیە هەتا 50 دەفتەر تەکلیف بکاتن مەکانی کامل بینی چکە ئەو ڕۆژ جیازی زۆر چاکەیە جیازی وا هەیە بەس قسە لەگە ناکاتن دەتانی بیهینی ئەو ئیشەیە لەوێ دەیکە لێرە بیکەیت چاترا بەس ئەوچی نمونە ئیشی هێشتای گەرەکەمان جاران لە ئێران دەماینە لە ئێران دەگە 500 مترم بینا بە 50 مترم لێ دەشکا لەبەر بارکردنیانە خوارەی زانم بەدەستی داهات بەڕاستی ئەو ڕافقەیە و لیفترا کوشتیوان نەبوو هەمووی بەدەست بار دەکرا بەدەست داهاتە خوار بەس ئێستا بوویتە پالێت و سندوق قسە چاکە بە زەمە ئێستاش هەربرین ناینین لە دەوڵەتان لەبەرەوە ئین تازەکەی بخۆمان دروست دەکەین زمانی زیاترە سامانگانە لەوانەیە من بەخۆم 3 سیارە تا 4 سیارە بەردبینم مانجێ 4 سیارە بەردبینم بەم شەکلی چکە مەرمڕج نەوعی زۆرە لەوانەیە تا 50 نەوع بەردی هەبی ئەم بەخۆم لەوانەیە هەر 30 نەوع مەبی 20ەکەی دیم نەبێت دوای کارکردنی هەشتای گەرەکەمان گەرەکمان ئەو کارگانەمانەیە ئەو جیازانەمانەیە ئەو جیازەمانەیە بۆ بڕینی بەرد و قیاسات و شتیواومانەیە ئەو جیازەمانەیە بۆ بڕینی لە نوەتی پێدەرێن یاسی نوەتی بدەبڕین ئەو جیازەمانەیە بۆ بەردنی بڕینی کە بەردێکمانەیە چاو نەکرایە ئەمە بۆ مێز و توالێت شووە چاچی دەکەین ئەو برینانەمان چای دەکەین بۆ مێزی تەعام بیتن بۆ پایە بیتن یان بۆ مێزی نان خواردن هەر شتێک بیتن بەر جۆرێک بیتن ئەمە قیاسەکان لێرە دەیبڕین